خوێندکەرانی زانکۆی سەرمووە بۆ گەیانی سەر لە نوێی داواکەیان بەدەسەڵات ڕێگەی نێوان سلێمانی کەرکووکیان داخست. خوێندکەرانی ناڕازی نیگەران لە فەرامۆشکردنی داواکاریەکەیان کە خۆی لە پێدانی ناونیشانی زانستی دەبینێتەوە. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی چەرموو لە دوای 16 ساڵ خوێندن داهاتووی بەشەکانمان دیار نییە، ناونیشانی بەشەکانمان هیچ ڕوون نییە. خوێندکار دێتە ئەم بەشە بە ناوی کۆلێژی پەروەردە و زمانەوە، بەڵام دواتر پێیان ئەڵێن کە کۆلێژەکەت زمانەوانی کارێکیە. ئێمە ئەم جارە شەقامان هەڵبژار لەبەر ئەوەی هەموو جارێک ئێمە لێرانە وعدی ناڕاست و نادروستمان پێ ئەدرێت. باشە نە لە پەرلەمانی کوردستان نە پەرلەمانی عێراق هیچمان پێدانراوێکمان نیە. ئێمە ئەو تا ئەبینین هیچ کەس نایە بەدەم داواکاریەکانمانەوە. ئێمە ئامانجی ئێمە لەم خۆپیشاندان داواکردنی مافی خۆمانە. دوای 16 ساڵی خوێندن بەڵام تا ئێستا ئێمە ناونیشانێکی وەزیفیمان نییە. خوێندکەرانی زانکۆی سەرموو دەڵێن پێدانی ناونیشانی زانستی پێیان مافێکی ڕەوایە و هەرکی وەزارتی خوێنی باڵای هەرێمیشە داواکەیان بۆ جێبەجێ بکات. ئەو ساڵێکە ناونیشانی وەزیفیمان دیار نییە و هەروەها لە عێراقشدانمان پیانەدراوە. ئێمە ژۆک مافێکی خۆمان هاتوین بۆ سەر شەقام بە ناچاری، چونکە گوێمان لێ ناگیرێ. سەرۆکی زانکۆ بە ئێمە ئاڵە چاوەڕێکن. ئەمە خوێندکارانی زانکۆی چەرمەوە داوای داهاتووی خۆمانەکەین، داوای ناونیشانی وەزیفیەکەین چەندین جار بە شازێکی یاسایی بە شازێکی خۆش نوێنەرەکان خوێندکارەکان لەگەڵ سەرۆکی زانکۆ کۆبوونەتەوە، لەگەڵ ئەنجومە قسە کراوە زۆر وترا بە شازێکی یاسایی و ڕێکوپێک هیچ ئەنجامێکی نەبوو. هەر ئەڵێن 6 مانگی تر ساڵێکی تر ئێمە چەند ساڵ لەو زانکۆین هەر دەستیمان پێ ئەڵێن ئەم ساڵ ساڵێکی تر ناوی وەزیفیمان دیاریکەن، یعنی ناوی خۆمان بۆ بدەڕێنەوە کە پەروەردە و زمانە، یعنی نازانین مەرحەلەیەک هاتووە ئەڵێ پەروەردە و ئێوە زمانەوانی کارێکشین، مەرحەلە دووسێ ئەڵێن ئێوە پەروەردە و زمانن، مەرحەلە 4 ئەڵێن ئێوە زمانن. ماوەی 2 ڕۆژە بۆ داواکردنی ناونیشانی زانستی خوێندکەرانی زانکۆی سەرموو گرتبوونەوە دەکەن. سەرۆکایەتی زانکۆی سەرموش دەڵێ چارەسەری ئەو کێشەیە لای وەزارەتەکانی خوێنی باڵا و دارایی هەرێم و پەرلەمانی کوردستان و بەغدایە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەمە.